کاتەم باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تران لە خزمەتتانە لە بەرنامێکی تری دیالۆگدا. ئازیزان، دوای هێرشی رووسیا بۆ سەر وڵاتی ئوکراینا، هەندێک لە وڵاتانی دراوسەی رووسیا هەستیان بە نائەمنی کرد، لەوانە وڵاتی فینلاند و سوئێد، و بووە هۆیەوە کە ئەم وڵاتانە بێنە پرۆسەیەوە کە داوای ئەندامەتی لە یەکێتی باکووری ئەتلانتیک یان ناتۆ بکەن. ئەم مەسەلە تەبعاً بە پێشوازی بەشێکی زۆر لە وڵاتانی هەم ناتۆ هەم وڵاتانی ئەوروپاییش ڕوبەڕوو بوو. بەڵام یەکێک لە وڵاتانە کە ئێستا کێشەی خستوێتە بەردەم ئەم باندانبوونی ئەم دوو وڵاتە وڵاتی تورکیایە. ئەمە و باسی تر لەسەر ئەم مەوزوعە ئەدەینە بەرباسی لێکۆڵینەوە لەگەڵ کاک ئەحمەدی ئەسکەندەری، شرۆڤەکاری سیاسی و هەروەها هەڵسوڕاوی سیاسی. کاک ئەحمەدیان بەخێربی بۆ بەرنامەی دیالۆگ. زۆر سپاس وێرای سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز. کاک ئەحمەد، پێش لەوەی بچینە سەر تەوەری بەرنامەکە، پێم خۆشە چۆنیەتی پێکێنانی ناتۆ، طبعاً پێویست ناکات زۆریش بکەڕینەوە بۆ دووەوە، بەڵام لە چیەوە مەسەلەی ناتۆ هاتە پێشەوە و تورکیەش لەکەیەوە ئەندامی ناتۆیە؟ ناتۆ ئاکامی شەڕی جەهانی یەکەم بوو و ئاکامی ئەوە ببوورە شەڕی جەهانی دووهەم، و ئەوەی کە هێزە سەرکەوتووەکان بەتایبەت ئەمریکا کە ئیتر هاتبوو بۆ ئەوروپا و بۆ یارمەتی ئەوروپا و لە ڕاستیدا هاتنە ناو شەڕ لەلایەن ئەمریکاوە بوو بە هۆی سەرکەوتن، ینی هۆیەکی گەورەی سەرکەوتنەکە. و ئیتر ئەمریکاش لەبەرەوە ئەویست ڕۆڵێکی ڕێبەرانە وەکو ڕێبەر لە دنیا بگێڕێ، لانیکەم دنیای ڕۆژاوا دەستیان کرد بیرۆکەی ئەویان پێکێنا کە ئێستا کە ئەم شەڕە تەواو بووە و ئاوایە، و تەبعاً نەشیانزانی کە بلۆکی شوورەوی هەیە سۆڤیەت، و ئەوانیان هەر سەر ڕایوەش کە بەیە کۆبوون لە شەڕەکەدا هەر بە دوژمنی خۆیانیان دەزانی، بۆیە کەوتنە بیرۆکەی دانانی هاوپەیمانیەکی سەربازی ئەرتەشی ینی نظامی لە دنیا. ئەوە بوو کە 12 ئەندام بوون، 12 لایەن بوون کە دایان نا ئەندامە سەرەکیەکانیان بریتی بوون لە بلژیک، کانادا، دانمارک، فەڕەنسا، ئیسلند، ئیتالیا، لوکزامبورگ بەو چکۆلەیەی، هۆلەند، نۆروێژ، پۆرتوگال و هەڵبەت ئینگلیستان و خودی ئەمریکاش. ئەمانە ئەندامانی دامەزرێنەر بوون. ساڵی 1949 دامەزراوە، یعنی ئەکاتە 4 ساڵ دوای کۆتایی شەڕی جەهانی دووەم. ئیتە وردە وردە دوای ئەوە دەستیان کرد بە باقی وڵاتانی ئوروپایی و ئەوانە دەستیان کرد بەوە کە بێنە ناو ناتۆوە. و ئەوەی کە بە باسەکەی ئێمە گەڕێتەوە، تورکیا لە زمسانی 1950 داوای ئەندامەتی کرد، لە مانگی نۆڤامبری 51 داوای ئەندامەتی کرد، وتی ئەمەش دێنە ناتۆوە. بخۆتان نزانن ئەمە پێشینەیەکیشی بووە، تورکیا لەگەڵ ئەڵمانی نازی بوو لە سەرەتای شەڕی جەهانی دووەمدا، و ینی هاوکاری ئەوانیان کرد. جا دوای ئەوە ئیتر بە مانگی دوو وابزانم، لە مانگی فێبرواری 1952 بوو کە ئەندامەتی تورکیا قبول کرا. شتێکی سیر کە تورکیا زۆر هەڵبەزیەوە هەر ئەو ساڵانش ئەوە بوو کە یۆنانیش هەر ئەو ساڵە قبول کرا بە ئەندامەتی، و تەبعاً تورکیا ئەمە زۆری پێناخۆش بوو لەبەر ئەو ڕەخەبەریە کە لەگەڵ ناتۆ بوویانە. ئیتر ئەمە بوو بەوەی کە وردە وردە پەیمانی وەرشەویش دامەزرا. لە ڕاستیدا پەیمانی ناتۆ بوو بە هێزی ڕۆژاواییەکان بەرامبەر بە پەیمانی وەرشەو، بۆ ئەوە دامەزرا بوو کە تەبعاً پەیوانی وەرشەویش بە وەکو ئەم بەناوەندی ئەمریکا بوو، ئەو بەناوەندی رووسیا شوورەوی بوو ئەو وەختە لەگەڵ وڵاتانی ئەقماری خۆی، ئیتر هەموو وڵاتانی کە بە دەوروبەریەوە بوون.
وڵاتانی کە پێیان دەوتن سۆسیالیستی جاران. بەڵێ شەرق. کاک ئەحمەد وەختێک ئاورەکە دێنەوە لەو چەند ساڵی ڕابردووە دەوری تورکیا لە ئەم پەیمانی نێودەوڵەت پەیمانی باکووری ئەتلانتیک کە ناسراوە بە ناتۆ رووسیا دەورێکی زۆر تا ئەندازەیان بڵێم نگاتیڤی بووە و ئەگەرچی لەو پەیمانە بووە بەڵام زۆر جار بە عەکسی ئەو بڕیارانەی و پەیمانە هەڵسوکەوتی کردووە. هۆکارەکەی چییە؟ ئایا فقط ئەو وجودی تورکیا لەسەر کاغەزە و لە کردەوە بە شێوەیەکی ترە؟ هۆکارەکەی چییە؟ تزانی زەحمەتە بڵێن ینی بە دژی ئەوان کاری کردووە. لە ڕاستیدا زۆر جار کاری وای کردووە بە دڵی هەندێک لە لایەنەکان لە ناتۆ نەبووە. هۆکارێکی بە بۆچوونی من ئەگەڕێتەوە بۆ پێگەی استراتژیکی تورکیا لە ناوچەکەدا. تورکیا ڕێک ئەکەوێتە نێوان ئاسیا و ئوروپا و تورکیا لە پەنایگوێی پەیمانی وەرشەو بوو و هەروەها لەباری ئەوە کە تورکیا ڕابردووەکەی ئیمپراتوری عوسمانی بووە و ڕۆڵێکی بووە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەفریقاشدا، ئەمە وای کردبوو کە بە شێوەیەکی ئەوانەی کە خەریکی مەسایلی استراتژیک بوون لە ناوچەکەدا و لە دنیا گرنگیەکی تایبەتیان بە تورکیا دەدا کە گرنگی تایبەتیان بە وڵاتەکەدا تەبعەن سیاسەتمەدارانی تورکیەش ڕێبەرانی تورکیا ئەمە هەر ئەردۆغان نییە، ئەمە گەڕێتەوە هەر بۆ لەو ساڵانەوە ئەمانە هەمویان ئەوە بوو بە 70 ساڵی تر لەم 70 ساڵی ڕابردووەدا هەمویان ئەمانە دەیانزانی کە تورکیا وایە و ئەو ڕێبەرانەیش پێگەی خۆیانیان دەزانی، بۆیە کەڵکیان وەرەگر لە پێگەی خۆیان بۆ ئەوە فشار بێنن بەسەر ئەمریکایش و بۆ هێزەکانی تر. لە بیرمان نەچێتەوە کە پێگەکانی ناتۆ هەتا چەند ساڵ لەمەوبەر یەکێ لە گرنگترین پێگەکان بوون لە دنیایشەوە بە تایبەتی لە ئوروپا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. مەسەلەن پێگەی ئینجرلیک یەکێ لەوانە بووە کە زۆر زۆر گرنگ بووە، ئەوە بوو کە بینیمان لە شەڕی لەواقع لەو شەڕەی لەو هێرشەی کە ئەمریکا کردیە سەر عێراق بۆ ڕووخانی سەدام حوسێن، پەرلەمانی تورکیا ئیجازەیان نەدا لە ئینجرلیکەوە فڕۆکەکان بڕۆن بە ینی کەڵک وەربگرن بۆ ئەوەی چن بۆ سەر خاکی عێراق. بۆیە ینی لە هۆکارەکەی ئەوەیە، بەڵام شتێتریش هەیە، ئەویژەوەیە ئێمە وردە وردە دوور کەوتینەتەوە، ینی ئێستانا وردە وردە لە ساڵەکانی لە نەوەدەکانەوە لە کۆتایی ساڵی هەشتاوە وردە وردە دوورە کەوتینەوە لەوە کە دنیا دوو مەزن هێز بێ، بە تایبەت لە نەوەدەکان بەملاوە هەم شوورەوی نەما یەکێتی سۆڤێت و ئەو دەسەڵاتەکە بوو، هەمیش ئەمریکا وردە وردە ئەو پێگەی جارانی نەما ماوەیەک ئەو بوو بینیمان دنیا بوو بە تاکژەمسەری تاقە یەک وەک بە فارسی دەڵێن یەک ئەبەر قودرەت بوو لە دنیادا، بەڵام وردە وردە گۆڕا و هێزی گەورە هاتن، هەم رووسیە دەستی کردەوە بە خۆبوژانەوە بەنەوعێ، هەم چین لەولاوە بە خشکایی هەم لە باری ئابووریەوە هەم لە باری نظامیەوە سەرکەوت، هەم هێزی گەورەی تر پیابوون وەک برێزیل، وەک ئافریقای جنوبی، وەکو هێندوستان. ئەمانەی وردە وردە کە هاتن ئیتر ئەو حاڵەتەی کە لە دنیادا دوو جەمسەر بوێ و هەموو دەوڵەتانی دنیا یا سەر بەم لابن یا سەر بەولابن، ئەمە جێگای خۆیدا بەوە کە هێزە گەورەکان ئەو گەورەیەی جارانی خۆیان نەما و هاوکاتی چەند هێزێکی ناوچەیی دروست بوون کە ئەم هێزە ناوچەیانە ئیتر ئەوانیش قسەی خۆیانیان بوو و نەدەتوانی بەسەریانە باز بدرێ. تورکیا لەوەها بارودۆخێکە هاتە پێشەوە و ئەمە وای کرد کە بە ڕووخانی دیواری بەرلین و بەوەی کە ئیتر ئەو مەترسیە نەما لەولاوە لەسەر ناتۆ و لەسەر ڕۆژاوە، ینی مەترسی سۆڤێت، ئیتر ئەمان دەستیان کرد بەوەی کە ئایا بەرژەوەندی تورکیا لە چیدایە، خۆ ئێستا شوورەوی نەماوە، ئایا باش نییە ئێمە لەگەڵ دراوسەی ئەو لامانە بە قازانجی خۆمان کەڵک وەربگرین، کە ئەڵێن بە قازانجی خۆمان یەکەم
بەرکەوتەی کە دیارە چینە سەری یەکەم بەرکەوتەی ئەم مەسەلە کورد و مەسلەی کورد بووە لە ناوچەکەدا بەڵام هەر ئەوەی ژنیە لە قبرس بینیمان ساڵ 1974 دەوڵەتی تورکیا هجومی کردە سەر قبرسی دابەش کرد بەشە تورکەکەی لێجیا کردووەتەوە لە 1974 هەتا ئەمڕۆیشی لەگەڵا بێ بەشی تورکنشینی قبرس تەنیا تورکیا بەڕسمی ناسیوەتی هیچ کەسی تر لە دنیا بەڕسمی نەناسیوە لەوێەوە بگرە هەتا کێشەکانیان لەگەڵ لوبنان و ئەمجار ئیتر کێشەی مێژووی کە سەر هەڵەدا بۆ پەیمانە گەورە ناونەتەوێیەکان هەر لە پەیمانی سایکسپیکۆ بگرە کە پەیمانێک بوو لە بینی فەرانسە و ئینگلیستان ساڵ 1916 لە ناوەڕاستی جەنگی جەهانی یەکەمە کە لە ڕاستیدا خەریکی دابشکردنی ڕووخاوەکانی ئیمپراتوری عوسمانی بوون هەتا پەیمانەکانی دواتر ئەو پەیمانە بەناوبانگانە وەکو پەیمانی سێڤر کە بە مەسلەی کوردی بەرجەستە کردەوە ساڵ 1920 هەتا دوایی بە پەیمانی لۆزانی 1923 کە لە ڕاستیدا هەموو مافێکی لە خەڵکی کورد لەو ناوچە ئەستاندەوە یعنی لەمانەوە ئیتر کە ئەوە تەبعەن سەرهەڵدانی ناسیۆنالیزمی تندڕەوی دڕی هێرشبەری تورکە کە ئەوە ئێستا نمونونەکەی لە ئەردوغانی ئیسلامیشدا دەیبینین بەم ڕەوتەدا تێپەڕیوە و ئێستا کەسێک هاتووەتە سەرکار کە وەکو دوکاندارە مەعامەڵەکە لە بازاڕە ڕاستەکەی ئەردوغان هیچ وەکو سیاسەتمەدار نایەتە دەرەوە یعنی شتیوا دەڵێ لەبەر تەلەڤیزیۆن و لەبەر مایکرۆفۆنا کە لە ژووری دانیشتنەکان و لەگەڵ دیپلۆماتەکانە دەگوترێت بەڵام قسەکە بۆ ئەو برێوی بووە و لەبەرەوە ئێستا بارودۆخیشی لاوازە حەزەکە ئەو خەتە بباتە پێشەوە بڵێ زۆر چاکە منەڵبەتە بەشێک لە پرسیارەکانم کە لە نەزەرما بوو جواب بداوە ئەوەی کە بۆ خۆی ئەردوغان و دەوڵەتی تورکیا تا ئەندازەیەک هەرچەند بەڕاستی وڵاتانی ناتۆ غێرەزەوەی و ئەمریکا پێیوا بوو ئەفغانستان ڕاستەوخۆ لە 11 سپتامبرە شەڕێکی بەدژی ئەمریکا بەڕێوە بردو وەکو ناتۆ ئەو جارە هاوپەیمانەکان پێکەوە دژ بە تاالبان و دژ بە ئەلقاعدە هاتنە شەر ئەو شەڕانەی تری هیچ وڵاتێکی ناتۆ دەگیر نەبوو یعنی ڕاستەوخۆ لە شەڕان نەبوو کە وڵاتەکانی تن بن بە هاواریەوە بۆ جۆرەوە ئەڵێن هەموو بۆ یەک و یەک بۆ هەموو بەڵام تورکیا لەو ماوەدا ئەوە لە لیبی ئەوە لە سندنی چەکی F400 وەیە هەر هەڵسوکەوتکردن لە شەڕی سووریە و یارمەتیدانی بەشێکی زۆر لە توندراوەکانی نزیک لە داعش و ئەوانەی وا نزیکیشن لە تورکیا بە شێوەیەکی تر ڕەفتاری کردەوە ئەمە بۆتە هۆی ناڕەزایەتی ئەمریکا و بەشێکی زۆر لە وڵاتانی ناتۆ وەکو فەڕەنسا و ئیتالیاش کە تا ئەندازەیە لە بەعدە شوێنێکە شانیاندایە لە شانی تورکیا بەڵام کاک ئەحمەد پرسیارەکە وەیە کە ئایا واقعەن ئێستا کە مەسەلەی فینلەند و سوێد هاتوۆتە ئاراوە هەروە لە پێشکی بەرنامەکە باسم کرد ئەم دوو وڵاتە هەست بە نائەمنیەکەن پیان وایە دەوڵەتی رووسیا لە ئەگەریەوە هێرش کاتە سەری وەیە بە شێوەیە زەخت خات سەری هەیەوە تا ئێستا کە بێلایەن بوون یانەوێت لەوە بۆلاوە بێنە ناو ببن بە ئەندامی ناتۆ بەڵام تورکیا بەهانەیەکی هێناوەتەوە کە پێم خۆشە لەم بابەتەوە بوتێ ئەڵێ چی تورکیا بۆچی ئەڵێ نابێ ئەم دوو وڵاتە بێنە ناو ناتۆ سەرەتا پێم خۆشە یەک شتی چکۆلە بڵێم لەسەر ئەوەی کە ئەمریکا و ڕۆژاوەوانە چۆن دژمنایەتی تورکیایکەن یان نایکەن دەزانی مەسەلەکە دایمە بەرژەوەندیە لە زمانی ترامپە لەسەر مەسەلەی ڕۆژاوا و لەسەر ئەوەی کە چی بکە لە تورکیا لە ڕۆژاوا یان نیکا ترامپ هەڕەشەیەکی لێ کرد زاواکەی خۆی نرد بۆ تورکیا هەڕەشەیەکی لێ کرد ڕەشەی کشانەوەی سەرمایه‌گوزاریەکی زۆر گەورەی لە تورکیا لێ کرد و ئەردوغان پاشەکشەی کرد مەسەلە ڕاستەکەی مەسەلەی بەرژەوەندیە زۆر جار کە ئەمریکا بێدەنگ بووە بەرامبەر بە تورکیا یا ئوروپا بێدەنگ بووە هی بەرژەوەندیەکەیەتی بگەڕێنەوە سەر ببورم پرسیارەکەی جەنابەت دژایەتی تورکیا لەگەڵ هاتنی
فنلاند و سوئێد بۆ ناتۆ ڕاستەکەی ئەوەیە کە ئەم ئەزانەیە کە لە پرۆتۆکۆلی لە یاسای ناوخۆی ناتۆ ئەوە هەیە کە لەم سی وڵاتەکە لە ناتۆدا هەن ئێستا ئەگەر یەکێ لە وڵاتەکان نەیەوێ وڵاتێکی تر بێتە ناو پەیمانەکەەوە ئەوە تەواوی تر کەسی تر ناتوانێت بێنێ واتە هەمویان حەقی وێتۆیان هەیە ڕەنگە ئێستا بیر لەوە بکەنەوە کە ئەمە هەڵە بووە ڕۆژێ وەڵدایان ناوە چونکو بۆ نمونە وڵاتێکی بچووکی ئێستا وەکو لوکزامبورگ کە لەگەڵا دەتوانێت بڵ وەڵام پێم خۆش نییە فلانە وڵات بێ بارحاڵ ئەمە وای کردووە کە تورکیە ئەزانێ مافی ڤێتۆی هەیە ئەتوانێت نەیەڵێ سوئێد و فنلاند بێنە ژوورەوە بە تایبەت مەبەستیشی سوئێدە دەی چیەکە هێندێک دۆسیەی کۆنی دانابوو لەسەر مێزەکەی کە بە قسەیان نەدەکرد ئەمریکایش و ئوروپاش بە قسەیان نەدەکرد ئێستا هەموو هێناوەتە سەر مێزەکە و لەو لاوە دایناوە دەڵێ وڵی من ناڵم سوێ بێتە ناو ئەم پەیمانەوە بۆ تەمەەن سوێد و فنلاند وڵا لەبەرەوە من پێم باش نییە دە باشە جوابی ئەو پرسیارانم بدەنەوە کە بزان ئەوە چۆنە دەی پرسیارەکان چییە؟ یەکەم ئەوەیە کە لەوەتی ئێوەی ژاماژەتان کرد ئەو سیستەمی پارێزگاری S400 کڕی لە رووسیا ئەمریکا زۆر تووڕەیە لێ و ئەمریکا بایکۆتی کرد کە فڕۆکەی جەنگی F35یان پێ بفرۆشێ کە قرار بوو نەک هەر پێ فرۆشێ بەڵکو قرار بوو بەشێ لە شتەکانی F35 لە تورکیەش دروست بکرێ ئەوە یەک دوو وڵاتانی تری ئوروپایی نەک هەر سوئێد و فنلاند بە تایبەت سوئێد و چەند وڵاتی تریش گەمارۆی چەکفرۆشتنیان خستۆتە سەر تورکیە هێندێک چەکی زۆر پێشرفتەی هەیە تورکیا کە حاضر نییە بیفرۆشێ ببوورە سوئێد هەیەی کە حاضر نییە بیفرۆشێ بە تورکیا ئەوە دوو سێ تورکیا ئەوێت ماوەیەکی زۆرە ئەوێ بە تایبەت دوای ڕۆیشتنی ترامپ بە تایبەتی جۆ بایدن ببینێ لەگەڵی دابنیشێ بۆ ئەو وەزعی سیاسی لە ناو خۆی تورکیا خراپە باری ئابووری خراپە و بایدن ئامادە نییە چاوی پێ بکەوێ حاضر نییە نەک لە کۆنفرانسێکا بڵێ لە کۆنفرانسێکە لەگەڵی بوەستێ و دەستی لێ بدە ئەوە نە ئەم حەزەکە بە ڕسمی داوەتی بکە بۆ کۆشکی سپی بچێتە ئەمریکا و لەوێ ببینێ ئەوەش قبول ناکە دوای ئەوە ساڵی ئایندا ساڵی هەڵبژاردنێکی زۆر گرنگە بۆ ئەردۆغان ساڵی 2023 بۆچی گرنگە لەبەرەوە ساڵی 2023 سەدەمین ساڵی دامەزراندنی تورکیەی نوێیە ئەوی کە ئەوان پێ دەڵێن تورکیەی نوێ بۆیە حەزەکە لەم سەدەمین ساڵی ئەم تورکیەدا سەرک کۆماری وەربگرێ و ئەبێ بە کەسێکە ئیتر درێژخایەنترین سەرک کۆماری تورکیەیە و ئیتر بۆ ساڵهایەکی تر ئەبێتەوە بە سەرک کۆمار لە تورکیا ئەمە هەموو ئەمانە لە جێی خۆی هەیە لەلایەکی تریشەوە تورکیە زۆر زۆر تووڕەیە بە مەسلەی کورد وەک ئەزانن هەموو جۆرێک بە مەسلەکە و ئەم تووڕەیەی لە شێوەی جۆرا و جۆرا خۆی نواندووە سوئێد لە وڵاتانەیە کە کوردێکی ئەجگار زۆری لێە مەزەندە ئەکرێن نزیکەی 150,000 کوردوە لە سوئێد و جیاوازیەکەیشی ئەوەیە سوئێد کوردەکانی سوئێد لەگەڵ کوردی وڵاتانی ترکە ئەوی پێی دەڵێن ئێلیتی کورد لێرەیە نخبەی سیاسی کورد هی هەر چوار پارچەکە لە سوئێد دەزەکەوێ نەک بڵێم هەمویان لێرن تەبعاً لە وڵاتانی تریشان بەڵام زۆرینەیان لە سوئێدن ئەمجار ژمارەیەک لە دەوڵەتی سوئێد پەیوەندیەکی تایبەتیشی دروست کردووە و پشگیریەکی تایبەتی کردووە لە یەپەگە و لە ڕۆژاوە و مەسەلەن ئیلهام ئەحمەد کە هاتووە بۆ ئێرە ئیلهام ئەحمەدێکە لە ڕێبەرانی یەپەگەیە لە ڕۆژاوە وەزیری دەرەوەی سوئێد لەگەڵی وێنەی گرتووە لەگەڵی دانیشتووە من جارێ لێرە لە کۆبوونەوەیەک بووم کۆبوونەوەیکی گشتیان کرد بۆی بۆ ئیلهام ئەحمەد وەختێگە گەرهات وتی لە هینۆ هاتم کەوتە درەنگ تقریبان نزیکەی 20 دقە درەنگ هاتن داوای لێبوردنیان کرد وتیان کۆبوونەوەکەی لەگەڵ لە وەزارەتی دەرەوە زۆری کێشاوە بۆیە درەنگ دێ مەبەستمەوەیە کە بڵێم لەگەڵ ئەوانیش پەیوەندی هەیە و ئەم جار
طبعا یارمەتیشی زۆری گەیاندووە بە ڕۆژاوە و کورد لێرە مافی زۆری هەیە و ئیمکانی ئەوە هەیە کە ئەوە نییە کوردی فێربوون لە ڕاستیدا سوئێد یەکێ لە وڵاتانە بووە کە خزمەتێکی ئێجگار گەورەی کردووە بە زمانی کوردی لە ڕێگای ئەوەوە کە کوردی تورکیا بە تایبەتی کوردەکانی باکوور کە هاتوون بۆ ئێرە نووسەرانی زۆریان لێ دەرکەوتووە ئەوە هیچ نووسەر و شاعیر و ئیتر ئەنواعی هونەرمەندی تر و سیاست مەدار و هەموو شتێک طبعا لە هەموو بەشەکانە هەیە بۆیە ئەمانە تورکیای زۆر تووڕە کردووە وەختی خۆی لەسەر ئەوەی کە سوئێد کۆمەکی کردووە بە دروستکرد بە چاپکردنی کتێبی زمانی کوردی لە سوئێد دەوڵەتی تورکیا ئاعترازی پێکردووە بۆیە ئەمانە هەمووی بەلایەکەوە دابنەی بۆ دەرەکەوێت کە تورکیا لە چی تووڕەیە جا هەموو ئەم پەروەندانە ئەم دۆسیە هێناوە دایناوە ئەردۆغان دەڵێ بێ زەحمەت جوابی ئەوانم بدەنەوە ئەگەر جوابتاندامەوە جا منیش قبول یەکەم سوئێد بێتە ناو پەیمانی ناتۆوە هەڵبەت دەزانی وەکو بە کوردی دەڵێن دانوستاندن دان هەیە و ستاندنیش هەیە یعنی لە گفتوگۆ ئەمانە قسەی ئەردۆغانە بە ڕوبەدەرەوە بەڵام کە دیپلۆماتەکان دەچنە ناژوورەوە دادەنیشن حتمما بەشێ لە خواستەکانی قبولەکەن بەشێکیشی ڕەدەکەنەوە جا تورکیا ئەم بینانە داوای کردووە کە هەندێک کوردیش تەنانەت دەریان کەن بیدەنەوە بە تورکیا بەڵێ لەسەرەوە باسەکەین ئەوە بەڵام یەک مەسەلە ئێوە ئاماژتان پێکرد کاک ئەحمەد مەسەلەیەکی گرنگاییشەوەیە کە ساڵی 2016 سوئێد لە پارلمانی ئوروپا وڵاتانی ئوروپایی مەجبور کرد کە شت چەک و تەقەمەنی نەفرۆشن بە تورکیا ئەو ناسراوە بە ئەمبارگۆی پێڵێن شتێکی بەوەی ئینگلیسیەکەیەتی بڵێ ینی تحریم بەڵێ تا ینی تحریمکردنێ تحریمی تەسلیحاتیەکەی یا چەک و تەقەمەنیەکەی ئەوە بەڕاستی زۆر گرنگ بووە بەشێک لەو چەک و تەقەمەنیانەکەوەش بۆ خۆتان ئاواژتان پێکرد تورکیا ئەوێت ئێستا ئاخرین جار وەزیری دەرەوەی تورکیا وتی دەی ئەگەر ئەوە هەڵوەشێننەوە ئێمە شاید قبولی بکەین کە نایچێ وڵاتی سوێد و فینلەند بە جیاواز تەبان دوو کەیسی جیاوازن بەڵام وڵاتی سوێد بێتە ناو ناتۆ پس بەو شێوە ئێوە ئیشارەتان پێکرد زۆر مەعاملەگەر و بازاڕچیە بە تەوری واقعی بڵێ وایە جەزاین چی قسێکی سیر کە ئێستا بۆ سوێد بەرجەستەی کردوێتەوە مەسەلەن سوێد تورکیا داوای چەند نەفەرێکی کردووە لێرە بیدەنەوە سەر بە فەتحوڵا گولێنن فەتحوڵا گولێن ئەو ڕێبەرە ئیسلامیەکەیە کە وەختی خۆی دۆستی نزیکی ئەردۆغانیش بوو لە تورکیا سیر ئەوەیە بە سوێد ئەڵەیە ئەوانەی کە لایەنگری گولێنن و چالاکن لە سوئێد بماندەوە ئەینا ناڵین تۆ بێتە ناتۆ کەچی ڕێبەرەکان کە خودی فەتحوڵا گولێنە و لە ئەمریکا دانیشتووە و ئەمریکا تەبعاً جوابی ناداتەوە وەختی خۆشی وتی نایدەمەوە هەر قسەیشی لێمەک ئەوە یەک مەسەلەیەکی شەوەیە ئێستا یەپەگە لە ڕۆژاوا هاوپەیمان نزیکی ئەمریکایە ئەمریکا لە ژێر پارێزگاری یەپەگە لەژێر پارێزگاری ئەمریکا لەوێ عملیاتی سەربازیە کاتووە لەو بابەتێشەوە کە مەوزوعێکە کە بە دروستێوەش ئاماژەتان پێکرد مەسەلەیەکی ترەوەیە کە ئایا بەڕاستی ئەم کێشانە کێشەی ئەوەیە کە باسمان کرد تەسلیحاتە و نازانمەوانەیە یا بەڕاستی لەیرا مەسەلەیەکی تر زۆر گرنگە مەسەلەی گورگە حتا کوردە مەسەلەی ئەو کابرای نیاری تورکیش نییە کە لە ئەمریکا دانیشێ بەڵکو مەسەلەکە بە تەوری واقعی لەسەر مەسەلەی کوردە بۆ نمونە سەفیری تورکیا لە ستۆکۆڵم و تویەتی کە ئامینەی کاکە باوە ئەبێ ڕادەستی تورکیا بکرێتەوە پێم خۆشە لەم بابەتێشۆ قسەباسێکمان ببێت و تەوزیحاتێک بدەیت من ئەوە بڵێم کە ئامینە ڕۆڵێکی ینی لێرە ڕۆڵێکی تایبەتی هەیە لەبەر ئەوە بە تایبەتی تورکیا زۆری ڕقەلی لەبەرەوە ئامینە چەندین جار وەکو نوێنەری پارلەمان
تەبعەنە وەختانە هێشتا لە حیزبی چەپا بوو وەکو نوێنەری پارلەمان چووە بۆ تورکیا چوە بۆ باکووری کوردستان و لە هەڵبژاردنەکانی ئەوێ وەکو چاودێر بەشداری کردووە بۆیە لە نزیکەوە سیاسەتمەدارانی بینیوە لە نزیکەوە خەڵکی بینیوە و خەڵگەی ناسن و ئاگای لە بارودۆخەکە هەیە هەروەها ئەو چالاکانەیشی هەدەپە و یا جگە لە یەپەگە ئەوە هیچ ئەو چالاکانەی هەدەپەکە بە جۆرێ هاتوونەتە هەم سوئێدیا هاتوونەتە ئوروپا لەگەڵیان دانیشتنی بووە چاوپێکەوتنی بووە سەرڕای ئەوەش ئامینە تەنها کەسێکە لە پارلەمانی سوێدەوە ئاشکرا و لە کاتی زۆر گرنگدا لە وەختەدا کە مەگدالێنا ئاندرسۆن خەریک بوو ببێ بە سەرۆکوەزیری یەکەم سەرۆکوەزیری ژن لە سوێد لە وەختەدا ڕێک باسی ئەوەی کرد کە پێویستە سوێد پشتگیری بکە لە ڕۆژاوە جگە لەوە وابزانم ئامینەی کاکە باوە تاقە ئەندام پارلەمانێکە کە وەکو خۆی نەگوەکو حیزبەکەی تاقە وەکو خۆی لەگەڵ سەرۆکی لەگەڵ سکرتێری حیزبی سۆسیال دموکراتی سوێد پەیمانێکی ئیمزا کردووە بڵاو بووەتەوە هەردووشان ئیمزایان کردووە و لەوێ بە تایبەتی باسی ڕۆژاواکە بۆیە ئەم بەشە کە ئەوەی کە سەفیرەکە باسی کرد ئەو سەفیرە دیار بوو زۆر ئاگای لە دنیا نییە چونکو تۆ بڵێ ئامینەی کاکە باوە دەبێ بدەنەوە دەستی تورکیە جا کوجا مەرحەبایە خۆ ئامینە خۆهینی ئەوێ نەبووە خۆ شارومەندی تورکیە نەبووە ئامینە تورکیش نازانێ ینی بچێتەوە بۆیە دەبێم تەرجمی بۆ بگرن بۆیە ینی مەبەستمەوەیە کە کابرا زۆر وەک فارسی دەڵێ زۆر پەرت بوو معلوم نەبوو کابرا زۆر ئاگای لە وەزعەکە نەبوو بەڵام لێرە کاک مەحیە حەزەکەم ئیشارە بە شتێ بکەم کە مەسەلەی تورکیە و مەسەلەی کورد ئەوەی کە ئێستا لەم هەڵوێستە بەرامبەر بە ئامینە و خەڵکی ترخۆیان نوێنێ زۆر دوورتر لەوەیە من لاوەڵۆ باسم کرد باسی پەیمانەکانم کرد لە پەیمانی بە تایبەت پەیمانی لۆزان 1923 ئیتر خەتێکیان لە زمانی ئاتارتۆرتگا خەتێکیان کێشا بەسەر مەسەلەی کووردە و لەو وەختەوە دژایەتی کورد دەستی پێکردووە چەند خاڵێکی گرنگ هەیە ڕەنگە هەندە لە بینەران نیان بیست بێ نەزانن ساڵی 1970 کە پەیمانی ئازار بەسراوە پەیمانی 11 ئازار لە باشووری کوردستان بەسراوە لە بینی سەدام حوسێن و سەرکردایەتی شۆڕش بارزانی ئەو وەختانە دەوڵەتی تورکیە مخالفەتی کردووە سەفارەتی تورکیە ئەترازی کردووە تێتی مەکەن ئەو کارە مەکەن ئێوە خەریکن کۆمەکەکەن بە جیابوونەوەی کوردەکان لە عێراق و ئەمە زەرەری هەیە بۆ ئێمەش دواتر هەر لە باشووری کوردستان کۆبوونەوەیەک بوو لە بینی یەکێتی نیشتمانی ساڵی 1970 کۆتایی 1970 و سەرەتای 1970 لەو وەختەشە یەکێ لە هۆکارەکانی یەکێک نەک سەرەکی یەکێ لە هۆکارەکانی تێکچوونی گفتوگۆی بینی مامجەلال و وەفدەکەی لەگەڵ عێراق فشاری دەوڵەتی تورکیە بوو تورکیە فشارێکی زۆری هێنابوو کە نابێت لەگەڵیان ڕێکەون چونکو ئەگەر لەگەڵ ئەمانە ڕێکەون مافێکە دەن بە کورد ئەوە دوو سێهام ساڵی 1970 وەختێ لە ئێران شۆڕش کرا لە ئێران و کۆماری ئیسلامی هاتە سەرکار یەکەم گفتوگۆکان کە لە شەڕی نەورۆزی خوێناوی سنە لە بەهاری نەورۆزی 1970 کرا لەوێ بڵند ئێجیبیت لە ڕێگای سەفیری خۆیەوە لە تورکیا ئەمە من لە کتێبەکەی خۆمان نووسیومە لە هینە هەیە لە ڕۆژنامەکانی ئێرانە هەیە بەل لە ڕێگای سەفیری تورکیە و تویانە نەکەن ماف بدەن بە کوردەکان و ئەو کارە مەکەن هەروەها دواتریش ساڵی 1970 هەر لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان کە ئێمە خەریکی گفتوگۆکان بوون دیسانەوە تورکیە فشاری هێناوە مەبەستمەوەیە بڵێم کە تورکیە لە هەر کوێیەک و هەر شتێ بە قازانجی کورد بێ یا ناوێکی لە کوردستان بوێ ئاعترازەکە حەزەکەم شتێ تریش بگێڕمەوە لێرە ساڵی 2002 زۆر بەداخەوە لە شاری ئوپسالا باوکێک کچەکەی خۆی کوشت لەسەر ناموس باوکی فادیمە شاهینداڵ بۆ ڕۆژی ناشتنەکەی من پێشنەهادێکم کرد بەڕێکەوت بەڕاستی زانیم کە کێ سەرۆکایەتی مەراسمەکە لە کلیسا گەورەکەی ئوپسالا پێشنەهادم پێکردن تەلەفۆنم لێکردن کوتم گۆرانیەکی گرنگی کوردی هەیە فاتیمە چاوی مەستت
فریشتەی جوانیە وتم ئەو گۆرانیە دەتوانن بە سازێک لێ بدرێ هەم وەکو شتێکی کوردی لە بەرنمەکەدا ببێ و هەمیش لەبەرەوە ناوی فاتمەیتایە قبولیان کرد کاک فەریبوردی فەخاری بە کلارینێتەکەی ئەو من و ئەو چوین پرۆڤەی کرد و دایاننا وەختێک کە کاناڵی چوار ڕاستەوخۆ ئەمەی بڵاوە کردەوە کابرای کاناڵی چوار لە منی پرسی وتی ئەمە چییە و چۆنە پێش بەرنمەکە بۆم جێراوە وتمەمە هی باشووری کوردستانە وەختێکە لە کاناڵی چوار وتی ئەمە هینی باشووری کوردستانە طبعا بە سوێدی سۆدرا کوردستان لە سەفارەتی تورکیەوە تەلەیفۆنیان کردبوو بۆ کاناڵی چوار وتبوویان ئێوە بە چه حەقێ باسی شمال و جنوبی کوردستانەکەن کوردستانێک نییە هەتا شمالی بیە و جنوبی بوێ ئێوە بۆ ئەوەتان بەکار بردووە تۆ تەماشای حساسیەتی ئەمە بکەن ئەوە ساڵێ بوو کە تازە حیزبەکەی ئەردوغان و ئەردوغانە هاتنە سەرکار مەبەستم ئەوەیە کە ئەمە لە هەموو لایەکە ئەو کاری کردووە جا ئەگەر پێت باش بێ بچمە سەر ئەو کەسانە کە داوایان کردووە کە دەوڵەتی تورکیە داوای کردووە ئەڵێن من نەمدیوە بەڵام ئەڵێن 33 نەفەر ئەمە گوایە لە ڕۆژنامەکانی تورکیا 33 ناویان بڵاو کردووەتەوە کە ئەو کەسانی کە تورکیە داوای کردووە لێرە ئەمانە هەمووی ئینسانی بەڕێزن سیاسەتمەدارن نووسەرن شاعرن هونەرمەندن هەموو ئەوانن بەڵێ هەموو ئەوانن جا هێندێکیان چەپی تورکن لەو چەپانن لە چەپی تورکیان کە لێرە چالاک بوون ێسەی چالاکن تەبعاً بەشی زۆریان کوردن هێندێکیشیان وەکو عەرزم کردی گولەنیستن وەک خۆیان دەڵێن تەرەفدارانی فەتحوڵا گولێنن بەڵام سەیرەکە لەوەدایە کوڕی یەکێ لەمانە کە ناوەکەی لە ڕۆژنامەی تورکیا هاتووە ناوی ڕێبوارە ڕێبوار نەزانم چی ناوکەیم بەداخەو لە بیر نییە دوێنێ پێرێ لە هیچێ لە رادیۆکانە لە سوێد لە کاناڵەکان قسەیان لەگەڵا کرد دەکوت ئەی هاوار 6 ساڵە باوکم فەوتی کردووە 6 ساڵە باوکم فەوتی کردووە ئێستا تورکیە داوای باوکمەکە کە باوکم بنێرنەوە ئەوە یەکێ لە کەیسەکانە ئەمجار بە تەوری لەلایەکی تریشەوە مەسلەیەکی تر هەیە سوئێد و تورکیە وەکو سوئێد و زۆربەی وڵاتانی دنیا ئاڵوگۆڕی تاوانکارانیان هەیە لە ساڵەکانی ڕابردووە ژمارەیەک شارۆمەندی تورک بەڵێ تورکیە داوای کردووە و بەڵێ سوئێد داویێتەوە بە تورکیە بەڵام چێن ئەوانە ئەوانن یا مەوادی مخەدریان فرۆشتووە تێکەڵی فرۆشی مەوادی مخەدر بوون و ئەوە یان لە ناو ئەم باندی کریمینال و ئەوانە بوون لەگەڵ ئەوانە بوون و تاوانی گەوریان لەسەر بووە طبعاً تورکیە سوئێد ئەو کەسانە نانێرێتەوە تەنانەت ئەگەر تاوانە باریش بێ ئەگەر بزان نێعدامیەکەن مەسەلەن ناینێرێتەوە چونکو نابێ ئەو کارە بکە بە پێی یاسای سوئێد بەڵام ئەوانەوانە بووە خۆ لە تورکیە ئەدام نەماوە یا بە هەرحاڵ لەباری بەکردەوە نەکراوە بۆیە ژمارەیە لەمانەی ناردووەتەوە و ئەم پەیوەندیە بووە بەڵام تورکیە ئێستا دەیەوێ ئەوە تێکەڵ بکە لەگەڵ ئەم مەسئلە و ئێستا ڕایگشتی سوئێد بەڕاستی وروژاوە و کەسانێکی زۆر کەسانی ناودار من ئەمڕۆ بینیم یا دوێنێ ئێوارە ژمارەیەکی زۆر لە هاوحیزبێ پێشوەکانی ئامینەی کاکەباوە ئەوانەی کە لە حیزبی سەپابوون کەسانی ناوداریان نامەیەکیان ئیمزا کردووە و تویانە ئێمە بە تەواوی پشتگیری ئەم کوردانە ئەکەین لێرە و پشتیوانیکردن لە کوردەکان ئەو نەبەهێزە نار لە حیزبی چەپ هەموو حیزبەکان و لە ناو حیزبی سۆسیال دموکراتە بە تایبەتی یەکێ لە ئەندامە گرنگەکانی حیزبی سۆسیال دموکرات کە ماوەیەکی ئەڤینچەتین کە یەکێ لە ناسراوەکانە و ئەسقەزا دۆستی نزیکی وەزیری دیفاعی ئێستای سوئێدیشە و خەڵکی شارێکیشن ئەبینی جوابزەم لێرە لە دایک بووە خەڵکی بۆرلێنگەن لە شمالی سوێد ئەمانە لەو کەسانن کە هەمیشە کەوتنەتە بەر پلار لەلایەن تورکیەوە و مەبەستمەوەیە کە لە ناو حیزبەکانی سوئێدا بە سۆسیال دموکراتەوە بە چەپەوە بە سنتەرەوە بە هەمویانەوە هەم کوردی لێیە و هەم چالاکانی زۆر بەرچاوی کوردی لێیە و هەم لە دەریشەوە پشتیوانی وایان هەیە کە کوردن یان دۆستی نزیکی کوردن کە وانە کە بە ئاسانی بە تورکیە بڵێن زۆر باشە بەسەر چاوسی 33 نەفەرە سبحینیان خینە فڕۆکێک و بۆتانە نێرینەوە یعنی ممکن نییە
بە بۆچوونی من ممکن نییە لەو 33 کەسە هیچ کامیان دەوڵەتی سوێد ئامادە بێ بیان نێرێتەوە بۆ تورکیا. نەخێر کاک ئەحمەد پێم خۆش ئاماژە بەوە بکەم کە ئامینەی کاکە باوە ڕێی یەکلایەنەی لایەنیکردەوەی هەیە لە پارلمانە هەر بۆ جۆرەوەی بۆ خۆتان ئاماژەتان پێکرد بۆ هەڵبژاردننی سەرۆکوەزیرانی سوێد. ئەم جارە کە ئەو مەسەلە هاتوۆتە پێشەوە، مەسەلەی ناتۆ هاتوۆتە پێشەوە، مەسەلەی کوردی مەترح کردووە و باسیەوەی کردوکەوانی بە ترۆریست نازانیوە، ئامینە لە ڕای گشتیا ڕای گەیاندووە کە لەوە بۆ لاوە سوسیال دموکرات لەسەر ڕێی من حەسێب نەکات و ئەوەیەک تورکیای زۆر زۆر تووڕە کردووە بازووە ئەو سەفیرە بە سلاح نازانەی پیوا بوو ئەبێ ئامینە بێ ڕادەسی تورکیا بکرێتەوە. دەوری ئامینە لە پارلمانە تاکو ئێستش کە انتخابات نەکراوە و انتخاباتە کرێت دواتر، دەوری ئامینە لە پارلمانی سوێد چۆنە چەندێک ئەتوانێ واقعەن لەسەر ئەوەی کە پشتیوانی لە سوسیال دموکرات نەکات و سوسیال دموکرات بیدۆڕێنێ لە مەسەلەی هەڵبژاردنەکانی ناو پارلمانی سوێدا. من پێم خۆشە لێرە یەکشت بڵێم ئەویژەوەی ئامینە کە تەبعاً من خۆشحاڵم دۆسایەتیەکی نزیکم لەگەڵی هەیە، جگەلەوە ئەوە بە تەنها بەرچاو ناگرم هاوشارین و هاوڵاتین و هەموو شتێ، بەڵام ئامینە بەڕاستی من لە زۆر جێگا بینیومە لە ناو پارلمانی سوێد لە کۆڕ و کۆبوونەوە لەم لاولەولا ئێجگار لە ناو ئەندام پارلەمانەکانی سوێدا خۆشەویستە، تەنانەت ئەوانشی کە لەباری فکریەوە لەگەڵی جیاوازن. ئامینە ناشارێتەوە لە من سوسیالیستم، بەڵام زۆر ئەندام پارلەمانی سوێد هەیە کە نەک سوسیالیزنین بگرە دش بە سوسیالیزمن، بەڵام ئامینان خۆش دەوێ. ئامینە وەکو ژنێکی ئازا کە ئەوێرێ ئەو قسەی لە دڵیایەتی و باوەڕی پێەتی دەری ببڕێ، ئەم بەرجەسەییەی پیا کردووە. بۆیە بازدان بەسەر ئامینەدا بۆ حیزبی سۆسیال دموکرات ئێستا زۆر زەحمەتە، لە کاتێکا کە خودی سەرۆکوەزیرانی ئێستای سوێد وەختێکە ئامینە قسەیە کرد کە لە ڕۆژی دەنگدانەکە چاوی پڕ بوو لە فرمێسک. ئامینە وەها وەسفی کردکە کە چەندێک گرنگە تۆی ژن دوای 100 ساڵ لە سوێدا کە ژن ئیجازەی پیا کردووە دەنگ بدات تۆ ئەبی بە سەرۆکی یەکەم سەرۆکوەزیری سوێد. بۆیە بازدان بەسەر ئامینە بە گشتی زۆر زەحمەتە. ئەم دووسێ ڕۆژە لەسەر فەیسبوک من بینیمە ژمارەیەکی ئێجگار زۆر کورد و خارجی ناڵێم چونکوانە دیارەوە هاوخەمی و هاودەردیە، بەڵام سوێدیەکی ئێجگار زۆر کەسی ناسرا و دیفاعیان لێ کردووە. بەڵام پێگەی ئامینە جیاوازە ئێستا لەگەڵ پێشووتر، لەبەرچی لەبەرەوە ئێستا کۆتایی مانگی 5 مانگی 9 لێرە هەڵبژاردنەکرێ و ئیتر ئەم سیستمی پارلەمانیەی سوئێد کە ئێستا زۆر ناسەقامگیرە ئەگۆڕێ. دەزانی 174 دەنگ لەم لا 174 دانگیش لەو لاوە ئامینە تاقەیە لەم ناوەڕاستە ماوەتەوە، یعنی بۆیە ئامینە ئەتوانێ قورساییەکە بگۆڕێ بەم لا یا بەو لا بیخە. هەرواش بوو ئەگەر ئامینە دەنگی نەدایە سەرۆکوەزیر نەدەبوو بە سەرۆکوەزیر، هەرچەند لەو ڕۆژانەدا هێندی ئاڵوگۆڕی چکۆلە پێکاتبوو لە ناو حیزبەکانی ترا کەسی تریش پەیدا بووە لە حیزبەکە بێتە دەرەوە. بەهەرحاڵ ئێستا ڕۆڵی ئامینە لە یەک شوێنە ماوەتەوە بەم 4 مانگە کە ماوە، هەتا کەمتر لە 4 مانگ کە ماوە لە 3 مانگ شتێ تا هەڵبژاردن، ئەویش دەنگدانە بە پرۆژە یاسای بودجەی بەهاری کە هاتووە. ئەم بودجە کە هاتووە ئێستاش وای لێ هاتووەتەوە دووبارە 174 بە 174. ئەگەر ئامینە بزانێ لە ئێستا ئامینە لێرە نییە لە سەفەرە خۆی دایناوە لە وا دیارە لە کوبایە سەفەری ئەوەی کردووە، ئەگەر ئامینە بزانێ کە حیزبی سۆسیال دموکرات ئەو ڕێکەوتنەی لەگەڵی پێشێلەکە و تەسلیمی هێندێک لە خواستەکانی تورکیا ئەبێت، من تەبعاً قسەم لەگەڵ نەکردووە ئەم چەند ڕۆژە لە سەفەر بووە بۆیە نازانمە بۆ چوونی خۆم هەڵێم من. ئەگەر ئامینە بزانێ ئاوایە تەبعاً دەنگ نادا بە بودجەکە، واگەر ئامینە دەنگ نەدا بە بودجەکە سۆسیال دموکرات ناتوانێت، دەوڵەتی سۆسیال دموکرات ئەم 4-5 مانگە هەتامە 1-2 مانگیش دوای هەڵبژاردنەکە ناتوانێت دەوڵەتی سوئێد ئیدارە بکە بەو بودجەوە کە پێشبینی کردووە.
و ئەمە معنای ئەوەیە کە بودجەی ئەولا بودجەی بەرەی ڕاست حیزبە بورژواکان حزبی مۆدێرات و حزبی مرکز و حزبی لیبرال و ئەوانە و تەنانەت سواریە دموکراتەکانی ژەوان کە دژە بێگانەکان ئەوانە کارەکانە چێتە پێشەوە جا بۆیە ئێستا قورسایی دەنگی ئامینە لەم بەشایە ئایا ئامینە ئامادەیە دەنگ بدا بە بودجەی سۆسیال دموکراتەکان کە بە بۆچوونی من نایدا لەبەرەوە کە ینی ئەگەر سۆسیال دموکراتەکان تەسلیم بن دوێنێ ئێوارە ماگدالێنە ئاندەرسۆن سەرۆکوەزیری سوێد تەلێفۆنی کردووە لەگەڵ ئەردۆغان قسەی کردووە نازانین چی وتووە بەڵام یەک دوو قسەی ناخۆش هاتووەتە دەرەوە یەکی وەزیری دەرەوە شتێکی بڵاو کردووەتەوە کەوتوێتی ئێمە لە مێژە پێکاکەمان پێ تەروریستە و یەکێکیش ئەوەی کە سەرۆکوەزیری سوێد کە لەگەڵ ئەردۆغان قسەی کردووە وتێتی ئێمە جەختمان کردووەتەوە لەسەرەوەی کە ئێمە تەبعەن لەگەڵ هیچ ڕێکخراوێکی تێرۆریستی هاوکاری ناکەین ناوی پێکاکای تەبعەن نەبردووە بەڵام تۆ لەگەڵ تورکیە ئەگەر باسی تەرۆریستکەی خۆ قابلە خۆ باسی داعش ناکەی چون تورکیە خۆ داعشی پێ تەرۆریست نییە داعش هەر کەسە ئازادی خواست بێت ئەو بەلایەوە خراپە کورد بێ و هەر لایەنێکی کوردی بێت کە خەبات بکە بۆ بەرژەوەندی گەلی کورد و بۆ ئازادی و دموکراسی لە کوردستان ئەو پێی تەرۆریستە بۆیە لێرەدا هێندێک مەسەلەکە لاوازە بەڵام من پێم وایە ئەم تەپوتۆزە کە ئێستا دروست بووە ئەنیشێتەوە بەم جۆرە نامێنێ پێویستە ئەم دەنگ و هەرا پێویستە بەڵام من لەسەر ئەو باوەڕەم چونکو ئەمریکا ڕایگەیاندووە سوئێد و فنلاند کە داوایان کردووە بن بە ئەندامی ناتۆ هەر لە ئێستاوە چەشنێ لە پشتگیریان لێ ئەەکەین ئەوە تابینین ئوکراین کە ئەندامی ناتۆژ نییە ئەو میلیارد دوای میلیارد یارمەتی بۆچێ ئێستا کە سوئێد و فنلاند داخوازەکەیشیان پێشکەش کردووە و ئەمجار سوئێدیش ینی سوئێد و فنلاند هەرکەسێ نین ئەوانە سوئێد یەکێ لە پێشکەوتوترین سیستەمەکانی هەوایی و فڕۆکەی جەنگی هەیە یعنی چوونی سوئێد بۆ ناو ناتۆ یارمەتی دەریشە تەنانەت بە ناتۆ بۆیە ئەو خەتەرە کە خەڵکی سوئێد پێیان وایە و دەوڵەتی سوئێد پێی وایە کە مەسەلەن ئەوە رووسیا دێت و داگیری کات و وەکو ئوکراینەکە من پێم وابێ ئەوە تەبعەن دوورە زۆر دوورە لە سوێدەوە بۆ شتەکە بەو پەلەپەلە نییە ئەما ڕەنگە لە کۆریدۆرەکانی بێنە و بەرەی و دانوستاندنی دیپلۆماتیکدا لە واشنگتۆن و لە وڵاتانی ئوروپایی بەتایبەت لە بروکسل لەوانەیە هێندێک امتیاز بدەن بە تورکیە و طبعا هێندە امتیازیشی لێ وەربگرن بەڵام خراپیەکەی ئەوەیە ئەو امتیازانە کە تورکیە وەریەگرێ ئەردوغانە چێ لە نوێژی جمعە و نازانم لەملاو لۆلا ئێڵەیە ئەو امتیازانە کە لە تورکیای وەردەگرن هیچ سەرۆکێکی ڕۆژاوایی و ئەمریکاوانە ناڵێن لێمان وەرگرتووە ئەمە نەتیجەکەی ئەوەیە بۆ بیرروڕای گشتی ئەردوغانێکە قوربەسەریە بۆ خەڵکی تورکیە ئێستا بارودۆخی ئابوووریەکەی وەزی زۆر خراپە لەباری سیاسی وەگەر ئەمڕۆ هەڵبژاردن لە تورکیە بکرێ ئەردوغان ئەیدۆڕێنێ ئەوەندە ئۆپۆزیسیۆنی سیاسی قەویە و بەهێزە بەرامبەر بە ئەردوغان بۆیە ئەردوغان پێویستی بەو شتانەیە کە لەسەرەوە عەرزم کردی بایدن ببینێ گەماڕۆی لێلاچێ و بڵێن بەڵێ تەسلیم بوون و ئیتر کوردەکان ئەدەنەوە و کوردەکان ناڵن چالاک بن و چی بۆیە پێشبی من ئەوەیە بە شێوەیەکی نەرم چارەسەریەکەن کە ئەم چارەسەری تەبعەن بۆ ئێمە قازانجی نابێ لە کۆتاییشە وەبزان مختەکەمان خەریکە تەواوە بێ لە کۆتاییشدا باوە بڵێم کە بە بۆچوونی من نە ئەمریکا نە سوێد نە ئوروپا هیچ کامیان سیاسەتێکی تایبەتیان بەرامبەر بە گەلی کورد نییە ئەگەر لە گەلی کورد ئێستا لە ڕۆژاوا دیفاعکرێ لەبەر خاتری ئەوەیە کە ئەم دیفاع لەوێ بەشێکە لە بەرژەوەندیە باڵاکانی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا و تەبعەن کورد زیرەکە من پێم وایە ڕۆژاوا زیرەکن ئیلهام ئەحمەد و مەزلوم کۆبانی و ئەوانە کەسانێکی ژیرن کە توانیویانە لەم بارودۆخە ئاڵۆزەی ناوچەکە لە پەیوەندی خۆیان لەگەڵ هێزە گەورەکانە کەڵگوەر بگرن و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم
زۆر سپاس کاک ئەحمەدجیان بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا بەڕاستی زۆر زانیاری گرنگتان دا بە بینەران و هیواداریم بتوانین لە کاتساتێکی ترا لە خزمەتتا بین و لە زانیاریەکانت کەڵک وەربگرین. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. ئازیزان بەو شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەی دیالۆگ، هەتا دیالۆگێکی تر شەو ڕۆژێکی خۆشتان بۆ بە ئاوە دەخوازم.